ئیسا خوا تەمەنی درێژ کاک مەسەد بەرزانی لەم شەوانەوتی جامانەی سوور ڕەمزێکە خەڵ نازانە ڕەمزی تەسلیم نەبوونە. قسەکەی زۆر ڕاست و دروست. ئەمفالی گەرمیان و بەرزانیەکانی بەجل و بەروون جامانەکەی ئەدۆزرێەوە نەهێناسرێەوە خەڵاوانەوە بەخچی تری بزانێ بە میلەت و شعبێتێک بۆ ئەومەتێکی ترێزان. ئێمە خواوان نەوەتگرتینی گەنجی ئیمڕۆمان. خاتی کوردی بەم نازاری و جوانی و گرانبایی و فێنکێ ناکەتە بەری. خوێنەواری نییە، سەوادی نییە. خەڵارێ لە پەنچەرچێتیە دەگلۆمەڵەن دەگلۆمە دکتۆرە لە بواری شەکای پێڵن دکتۆر. پانتۆڵە تەسکە کاتە پێی و ئەڵێ کاکە بم بەشوان ژنم بۆ ناوێ قەزدم لە چییە؟ ئەمە بە حەق باسێکی کرد بۆ گاردەیەکی کۆمەڵایەتی بۆ بابەتێکی کۆمەڵایەتی. بۆ ئەوە بەزان بۆچی ناڵانێ بۆچی بێشوانی. ئەمە جارێ نوسپەی گەڵە نایم. ئەمجا ئەگەر عایلەدار بژنەکەی لێ نایە لە شار دامنێ. ئەینا دێ ئیسا 5,000 دێکەی کوردستان لەوانێت 4,000 کارەبای تێچووە 4,500 دێ کارەبای نەچووە. جادەی تا حەدێ بۆ چۆ مەکتەبی بۆ چۆ شتی بۆ کراوە. من باسی گوندەکەی خۆم بکەم هەموو گوندێ وەک منە. بنکەی تەندروستیم هەیە، مزگەوتم هەیە، خەستەخانەی مەکتەبم هەیە، مەکتەبی 12 پۆلی. کارەبای تیا جادەی شیاتە. دەسوانە نییە. جادەی قیری بە ناتووە. جادەی هینی تایە. بڵێ هاتوو چۆی تایە. بەڵام میلەتەکە ئەڵا خێزانەکەم لێمان نایە. حیوانداری عیبە، شوانی عیبە، بە عیبێ ئەزانەی خەزم لە سوکار ڕۆبێن تۆڵە یەکی 200 بزنبەن بەو خەڵکە با بە خێوی کات بۆی بەخێوە نات. ئەزان ناخۆ هەمی وان نییە قوربان. بەس بەخوا چەندین بە عەرزەکەم. سەدان ماڵیشەیە بزنێکی نییە خواخوایەتی یەکێ دەعمی کابیاتە بەربەنیوەیی. چەند تازە لە زەهنیەتی گەنجی شەکە. من کوڕەکەی خۆم دکتۆرە دکتۆری شیکاری نەخۆشیەکانە. ئەوەتانێ مەرداری ناکەم. ئەمە مازارمەرە من خزم مەقرابەکەم ئەوردمە ئەو ئیسفادەی لێ یەکەم من ئیسفادەی لێ یەکەم. ئەی دەمێ بربەدەگوت یا بەربەنوێ ئەو ئیسفادەی لێ یەکە. من ڕێزانی چەندێ ساڵی داجەدی مەڕێکی کوردی ئەگەر هەرزانیش فرۆشیشەکەی بەرخەکەی 150,000 دەرەکە ساڵی ئینتاش بە 150 بدەیت. بەڵام هیچ بەرخێکی باش بە دووسەیش ناکەن. مەڕێ 50,000 علەفەخوا ساڵانەی کەژی. 50 کاورە بۆ کاورە 50 بۆ من 50 بۆ علەفەکەی. هەرسیانمان ئیسفادەی لێ یەکەین. 50,000 بۆ مەڕێ حکومەت بە خەز بیدا دەرێکە. بەکاو بەجۆ نەک ئەم 2 ساڵە گرانمایە. پێش ئەم 2 ساڵە. مەڕێ خۆی بای 200,000 ساڵان 150 ئینتاجی هەیە. جارێ مە لە بەرخەکەیە. باسی ڕۆنمان کرد 4 تەن ڕۆت 4 تەن ڕۆن 425 میلیۆنی 100 میلیۆنەکە. 100 میلیۆن زانی چەند تەن گەنمجۆەکە؟ 200 تەن گەنمجۆەکە، 200 تەن پاقلەیەەکە. ئەمە ڕۆنەکەی، ئەمە شیرەکەی. ئەمجا با بینە سەر شتە حەکیمەکانی باسی ئەی تۆ 5,000 گوند دەعمەکەی مەڕی تیاڕاگیرەکەی. ئەی حسابی پەینەکی مەیەکەی ناکەی بۆنەوە عەرزەکە. تۆ کیمیاوی لە ئێرانەتی کاورای مقاول دەوڵەمەندی وەجارێ ئیسرائیلی بە 4,000 تەن تێرێ تەنی بە منی فەلاحی فەقیرە دادە ملیۆن و کەسرێ ملیۆن و قسوور. ئەی تۆ پەینەکەی بینم بۆ 7 ساڵە ئەو بۆ 1 ساڵیشە.